جوتیارێکە لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ زەویە لەگەڵ خاکە تەعاملەکە جیاوازە لەوەی لە جێگەی ئەو جوتیارە ڕۆبۆتێک ئەو کارەکە. یەکێک لەو جوانیانەی کە لە مرۆڤ هەیە خەیاڵە، بەڵام ئێستا لە سایە چیپی زیرەکی دەست کرد مرۆڤ خەیاڵشی کۆنتڕۆڵەکرێ. لە ئێستادا زیرەکی دەستکرد، هەر پرسیارێکی زیرەکی دەستکرد کە تۆ لە زیرەکی دەستکرد یەکەی پرسیارەکە وەڵامدانەوەی بە قەت گەڕەشە کارەبایەوێ. یەکێک لەو هۆکارانەی کە ئێستا زەمسەری باکوور ئەتوێتەوە هەڵگرتنی ئەو داتا زەبەلەحە گەورانەیە. لە ڕاستیە کۆمەڵگەی دوای زانیاری گۆڕانکاریەکی تەکنیکی نییە بەتەنها، وەینەما گۆڕانکاریەکی ڕیشەییە لە پەیوەندی مرۆڤ بە ژینگەوە لە کۆی پێکهاتەی چەمکەکانی ژیان. من بەڕاستی هەر بە کۆمەڵگەی دوای زانیاری ئەڵێم سەرمایەداری زیرەکی دەستکرد، چونکە لەوێدا ئەگەر گۆڕانکاریەکان لە مێژووە بگەڕێنەوە بۆ تەمەنی 250 ساڵەی ستمی سەرمایەداری دەبینین هەمیشە ئامێر دۆزینەوەی ئامێری تازە بۆتە هۆی گۆڕانکاری لە پەیوەندی بەرهەمێنان پاشتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان کولتوریەکان، هەر لە ئامێری هەڵمەوە تا ئامێری ئۆتۆماتیشی پاشتر دیجیتاڵی ئێستش بەرەو زیرەکی دەستکرد. لەو کۆمەڵگایە سەرجەم چەمکەکان سەر لە نوێ داڕشتنەوەی تازەیان بەسەراکرێت. مرۆڤ هەر لە قۆناغەکانی سەرەتای دروستبوونی ژیان لە سەرگۆی زەوی هەر لە ئەشکەوتەوە کە دێتە خوارەوە دەست بە چاندنەکە و شارستانیەتی یەکەم دروستە بێ بە دوای شۆڕشی کشت و کاڵ شۆڕشە پیشە سازیەکان تا ئەمڕۆ هەمیشە لە هەوڵی بەدەستێنانی هێزە. هێز یەکێکە لەو چەمکانەی کە چۆن بتوانێت سنتراڵی خۆی، بەڵام لەم پێداوەدا هەمیشە چەمکی ئەخلاق چەمچێک بووە، بوونی خۆی هەبوو هەر لە کۆمەلگا سەرەتایەکانەوە خێڵێک بۆ خۆی کۆمەڵی ئەخلاقی داناوە. ڕەنگە ئەو ئەخلاقە لە چوارچێوەی ئەو کۆمەلگاییشی کرد بێ، بەڵام لە کۆمەلگایەکی ترە بەرامبەر بەوان ئەو ئەخلاقە پێچەوانەیە کاری کردووە. هەمان شت لەگەڵ هاتنی ئاینە چەمکەکان چەمکە ئەخلاقیەکانە بن بە چەمشێکی ئاسمانی، وەکو ئەمرێک لە ئاسمانەوە بەسەر مرۆڤەکرێ کە ئەبێ پابەندی چەمکە ئەخلاقیەکان بێ. لەگەڵ گەشەکردنی سەرمایەداری و لەگەڵ گەشەکردنی کۆمەلگا و لە سەردەمی ڕۆشنگەریشاوە با بڵێم گەڕێنەوە بۆوێ چەمکی ئەخلاقە بێ بە چەمشێکی گشتگیر زیاتر مانایەکی مرۆڤ دۆستانە بەخۆیە بەخشێ. لە ئێستادا لە سایە ئەم سیستەما ئەتوانین بڵێن جیهان وەک ڕووبەرێکی جوغرافی ئەبینێ کە چۆن بتوانێ قەیرانەکانی خۆی هەناردە بکە بۆ ئەو جوگرافیە دیاریکراوەی کە مەبەستێتی، لە چۆ کاری هێزی کار هەرزانە، لە چۆ سەرچاوەی سروشتی بەردەستە، لە چۆ بازاڕێکی باش هەیە بۆ ئەوی بتوانێت قەیرانەکانی خۆی زیاتر چارەسەر بکە و درێژە بە سیستمەکە بدا و هەمان کات کەڵەکەی زیاتری سەرمایە بەدەست بێنێت. پرسیارێک بەڕاستی گرنگە ئێمە بیزانین، ینی هەموو مرۆڤایەتی ئێستا کۆی 45% مرۆڤایەتی لە باشووری ئاسیاژێ، هەر بە تەنها سین و هندستان وەرگراکە 3 ملیار، ئەگەر مرۆڤایەتی 8 ملیار بێ ئەوە ئەندۆنیسیا و پاکستان و مالیزیا ومانە بخە سەری مرۆڤایەتی 45% ژمارەی دانیشتوانی مرۆڤایەتی لەبەیە. ئەوان ئەگەر تەماشا بکەین گرنگی بە ژینگەی ئەوروپا دەن پیس نەبێ، بەڵام گرنگی بە ژینگەی باشووری ئاسیا نادەن. بەڵام لە ڕاستیدا کۆی زەوی یەکەیەکی تەواوکەری یەکتریە، یەک وحدەیە، یەکەیە. ئەگەر ژینگەیەک لە ئەمریکا پیس بێت هەمان شت پیسبوونی شوێنێکی ترە لە جیهانە. ئێستا ئەمریکا 6% دانیشتوانی زیان بەیەکەنێ، بەڵام
بەرپرسیارە لە پیسبوونی 25% ژینگە لە جیهانە. سین بەرپرسیارە لە 35% پیسبوونی ژینگە. بۆیە بەڕاستی ئەم سیستمە جیهانیە وەکو خەسڵەتی ئەم سیستمە ژینگە شتێک نییە لە پێوەری ئەم سیستمەیە حسابێکی بۆ کرابێت. تەنها لە دەرەوەی ژینگە ئەوان بەردەوامی بەکارەکانی خۆیان. هەر مرۆڤێک ئێستا لە گۆی زەوی ئەگەر مۆبایلێک یاخۆ ئامێرێکی زیرەکی کە بەسترا بێتەوە بە ئینتەرنێتەوە لە یەک چرکەیەکە 2.5 گیگابایت داتا بەکارهێنێ. ئەگەر تۆ ئەم داتایە کۆکەیتەوە سەرنجام ژمارەیەکی زۆرەکە با بڵێن کە ئەڵێن داتای زەبەلاح گرنگ لەوەیە کۆمپانیە گەورەکانی وەکو گوگڵ و مایکرۆسۆفت و فەیسبوک کۆمانە ئەم داتا گەورانە هەمیشە پێویستە ئەم داتا گەورانە لە مۆدۆمێکی زۆر گەورەیە خەزنکەن. پێویستی بە پەنکەی سارکەرەوە هەیە، وزەی کارەبای زۆر پێویستە. دەرەنجام ئەمانەیان بردووە بۆ جەمسەری باکوور لەوێ ئەم داتا گەورانە هەڵەگیرێ لەبەرەوەی پێویستی بە سارکردنەوە نییە، وزەی کارەبای کەمتری ئەوێ. یەکێک لەو هۆکارانەی کە ئێستا جەمسەری باکوور ئەتوێتەوە هەڵگرتنی ئەو داتا زەبەلاح گەورانەیە. لە ئێستادا زیرەکی دەستکرد، هەر پرسیارێکی زیرەکی دەستکرد کە تۆ لە زیرەکی دەستکرد یەکەی پرسیارەکە وەڵامدانەوەی بە قەت گەڕەشە کارەبایەوێ. ئێستا کۆمپانیەکانی کە بەرهەمهێنەری زیرەکی دەستکردن داواکەن لەوانەی کە زیرەکی دەستکرد بەکارهێنن سوپاس و بێزەحمەت و ئەرک نەبێ ئەم پرسیارەم وەڵام دەراڵێ ئەمانە هەڵگرن چونکە ئەمانە وزەی کارەبای زۆرەوە. بێگومان لە ئێستادا یەکێک لەو هۆکارانەی ژینگەی پیس کردووە ئەم مۆدیۆمانەیە، ئەم سێرڤەرانەیە کە لە شارەکانە بڵاوتن. یەکێک لەو هەنگاوانەی ئێستا با بڵێن کۆمپانیە گەورەکان هەوڵی بۆدەن چۆن بتوانن ئامڕازی با بڵێن ناوەندگیری نەهێڵن. ئەگەر تۆ مۆبایلەکەت پێ چۆن مۆبایلەکە نەمێنێ ببێ بە چیپێک و ئەو چیپە زیرەکەش لە لەشی مرۆڤ بێت. تەبەن یەکێک لەوانەیە کە یارمەتیدەری ئەم هەنگاوەیە نانۆ تەکنەلۆجیایە کە توانای بچووکردنەوەی ملیارێک جای هەر گەردیلەیەکی هەیە لە هەنگا یعنی ڕەنگە لە چپسی شانەمێ لە ئایندەیە ببێ بە پێکاتەی پێنجەمی خوێن لە ناو خوێنە شتێک بچێنرێ ئیتر بتوانێ لە جێگەی مۆبایل و لە جێگەی هەموو پاسپۆرت و شتێک لە لەشی مرۆڤ هەڵگیرێ. ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ مێژوو بۆ قۆناغی کۆیلایەتی، لە قۆناغی کۆیلایەتیەوە تا ئەمڕۆ ئەگەر هەر شێوەیەک لە شێوەکانی چەوسانەوە لە نێوانی کۆیلە و خاوەن کۆیلە، ئاغا و جوتیار، سەرمایەدار و کرێکار، مرۆڤ نەتوانراوە مێشکی کۆنتترۆل کرێ یان مێشکی مۆنۆپۆل بکرێ. بای ئەوەندە توانای هەبووە لە هەر قۆناغێکی کۆیلایەتیا بێ بیر بکاتەوە، خەیاڵ بکە. بەڵام ئێستا لە سایت چیپی زیرەکی دەستکرد مرۆڤ خەیاڵشی کۆنتترۆڵە کرێ، مۆنۆپۆلی مێشکیشی ئەکرێ، توانای خەیاڵشی نامێنێ. یەکێک لەو جوانیانەی کە لە مرۆڤ هەیە خەیاڵە، خەیاڵ خۆی ڕاستەوخۆ پەیوەندە بە ژینگەوە. تۆ هەموو شاعیرەکانی کورد بێنە لە مەولەوی، قانێع، پیرەمێرد، بڕۆرەوە بۆ کۆنتر، بۆ مەولانە، هەموو لە خەیاڵە توانیوانە ئەو داهێنانە شعریانە بکەن کە مرۆڤ خەیاڵت لێ داگیر کرد بێگومانە بێ خۆی ئەبێ بە ئامێر توانایی خۆشەویستی بۆ ژینگە نامێنێ. ینی بۆ مرۆڤی ئەو سەردەمە کۆمەڵگەی دوای زانیاری ژینگە شتێک نابێ لە خواستەکانی ئەوەیە، لە هەستەکانی ئەوە نامێنێ. هەمیشە فەلسەفە پرسیار دروستەکە، زانیشیش دەرئەنجامی پرسیار ڕێگەچارە دۆزیوەتەوە. ینی هەمیشە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی ڕۆشنگەری تا ئەمڕۆ هەمیشە لەو پرسیارانەیە کە دەرەنجامی ئەو پرسیارە فەلسەفیانەیە کە توانراوە تەکنەلۆژیا پێشکەوێ.
ئەگەر دەرئەنجامی چەوسانەوە لە مێژوودا لە 250 ساڵی سیستمی سەرمایەداری سۆسیالیزم وەکو فەلسەفەیەک وەک پرسیارێکی فەلسەفی کە پرسیاری دروست کردووە بۆچی ئەبێت بەرهەمهێنەری خۆش کاڵا بەرهەمهێنەری هەموو ئەو شتومەکەی کە لە دەوروپشت هەیە بەڵام ئەوەی کە تایە ماندووە بێ خۆی کە هیچ سوودمەند نییە لەو ماندووبوونە ئەم پرسیارە جەدەلی توانی بەدوایە بیری سۆسیالیزم کە لە پێناو دابەشکردنی عەدالەتی کۆمەڵایەتی ئەم سۆسیالیزم دامەزراوە لە ئێستادا یعنی بە بۆچوونی زۆر زاناکان سۆسیالیزم تەنها ئامانج نییە بۆ داواکردنی عەدالەتی کۆمەڵایەتی و ئینەما ئیکۆسۆسیالیزم لە پێناو گەڕانەوەی هاوسەنجی یعنی ئەگەر ئێمە یەک پێناسەیەک بکەین بۆ ژینگە بریتیە لەو پەیوەندیەی نێوان توخمە سروشتیەکان و توخمە دەستکردەکان وەکو بینا و باڵێن چالاجیە کۆمەڵایەتی و سیاسیەکانی مرۆڤ توخمە سروشتیەکانیش بوونی مرۆڤ ئەو زیندەوەرانە ئەو کەشوهەوا ئاو خۆ خاک ئۆکسجین کەشوهەوا هەموو ئەمانە ئەوە زانستی ژینگەیە کە هاوسەنجی لە نێوان ئەو زیندەوەرانە و کە زیندەوەری سروشتین و لە نێوان توخمە دەستکردەکاندا پەیوەندیەکرێکە خا بۆ ئەوەی بتوانرێت ئەم ژینگەیە لە ناوچوون بپارێزێ و بەردەوامی بە ژیان بدرێت لە پێناو پاراستنی ومانەوەی جیلەکانی داهاتوونەوەکانی داهاتوو. نامۆبوونی مرۆڤ با بڵێن ئەگەر سەیری فەلسەفەی مارکسیزم کەی مارکس هەمیشە پێی وایە کرێکار نامۆیە لەبەرەوەی نامۆیە لەو بەرهەمیێنێ نامۆیە لەو ئامێرانەی کە ئیشی لەگەڵەکە لە ئێستاشدا مرۆڤی هاوچەرخ دەرئەنجامی زیاد بەکارهێنانی ئامێر بێگومان نامۆ ئەبێ لە ژینگە هەمیشە کارەکانی هەتا کارکردن یعنی هەمووی بۆ بەوەی کە تۆ ئۆنلاین لە ڕێگەی ئامێرێکەوە ئەتوانی کارەکانت ئەنجام دەی هەر خۆی کارکردن لەگەڵ ئامێرا ئەبێتەوەی تۆ دوور بکەویتەوە جوتیارێکە لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ زەویە لەگەڵ خاکە تەعاملەکە جیاوازە لەوەی لە جێگەی ئەو جوتیارە ڕۆبۆتێک ئەو کاراکە بێگومان ئەو کاتە ئەو جوتیارە هەر نەک لە ژینگە نامەوە بێت هەر لە بوونی خۆی هەست بە نامۆبوونی خۆیەکە کە لەم ژینگای هیچ ڕۆڵێکی نەماوە یەکێک لەو هۆکارانەی بەڕاستی مرۆڤ بەرەو نامۆبوونە بە شاشە دیجیتاڵانەیە. جۆڵۆزیەکان با بڵێن قۆناغەکانی کە گۆی زەوی پێی تێپەڕیوە دابەشیان کردووە بۆ چەند قۆناغەکانی پێش هۆلۆسین دوای ئەنترۆپۆسین قۆناغەکانی پێش هۆلۆسین ئەو قۆناغانن کە مرۆڤ ڕۆڵی نەبووە لە تێکچوونی ژینگە کارە ساتە شروستیەکان وەکو سەهۆڵبەندان وەکو ئەوانەی تر بوونەتە هۆی ئەوەی ژیان لەسەر ئەم ژینگەیە دروست نەبێ قۆناغی هۆلۆسین قۆناغێکە کە ژیان لێرە دروستە بێ لە کشتتوکاڵەوە و لە ڕاوکردنەوە بۆ کشتتوکاڵ و بۆ شۆڕشەکانی پیشەسازی هەندێک زانایانی جۆڵۆزی ئەڵێن ئێمە لەگەڵ یەکەم شۆڕشی پیشەسازی لە ساڵی 1976 پێمان ناوەتە قۆناغی ئەنترۆپۆسینەوە هەندێکی کەیان ئەڵێن نا لەگەڵ کۆتایی شۆڕشی پیشەسازی دووەم واتا لەگەڵ نەمانی جەنگی جیهانی دووەم کە بە بۆمبی ئەتۆمی ئەو جەنگە کۆتایی بۆ هۆی کۆتایی هاتنی ئەو جەنگە ئێمە چوینەتە قۆناغی ئەنترۆپۆسینەوە ئەنترۆپۆسین مانای چیە ئەنترۆپۆسین واتە ئەگەر پێشتر لە قۆناغی پێش هۆلۆسین سروش ژینگە هەسارەی لە ژیان تێکدا بێت ژیانی تیان هێشت بێت ئێستا مرۆڤ بە دەستی خۆی ژیان لەسەر ئەم هەسارەیە لە ناوە بە دەرئەنجامی ئەوەی گازی ئەمۆنیا زۆر بۆ ڕێژەکەی پلەی گەرما بەرز بۆتەوە خاک دەرئەنجامی بەکارهێنانی زیاد لە پێویست زووتیاری جاران
خاچێکی بەکارهێنا ساڵێک بەڵام ساڵێک ئیسراحەتی بە خاکەکەدا. ئێستا دەرەنجامی ئەم هەموو پەین و پەینە قڕکانەی مێروشتەکان وایان کردووە کە خاکەکە پیس بێ. دەرەنجامی ئەوەی هایدرۆلۆجیەتی تەبیعەت کە ئاو لە هەڵمەوە بۆ باران لە بارانەوە بۆ ژێرزەوی ئەم سایکڵە کە ساڵانە سوڕێتەوە ئەبێتەوە ئەوەی خاک پاکاتەوە، ئاسمان لە غازە پیسەکان پاکاتەوە. بەڵام ئێستا دەرەنجامی ئەوەی کە بە هەموو شێوەیەک دەستکاری ژینگە کراوە بێگومان ئێستا ئێمە نزیک بووینەتەوە لە هێڵی سوور کە هێڵی سوور ئێمە بگەینە 15 پلەی گەرما هەردوو زەمسەری باکوور و باشوور ئەتوێتەوە تا 7 مەتر ئاستی زەوی بە تایبەتی لە جەمسەری باشوور بەرزە بێتەوە. ئێستا ئێمە نزیک بووینەتەوە لە 10 پلەی گەرمی زەوی. هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی ئێستا ئێمە بەدوای ئەوە بگەڕین مرۆڤایەتی لە ناوچوون بپارێزین. بەڕاستی سیستمی ئیکۆلۆژیا یاخۆ بڵێن زانستی ئیکۆلۆژیا ئەو زانستەیە دووبارە ئەوێ هاوسەنجی لە نێوان بەکاربەرێکی زیاد لە ناپێویست بەرهەمێنەرێکی زیاد کە لە توانای سروشتی خاک و هەوا و ئۆکسیزینانیە ئامێرەکان هێندە بە خێرا ئەبێ ئامێرەکان ببن بە هاوتەریبی ئەو خولە هایدرۆلۆجیەی کە ژینگە بەردەوامەتیایە و بەئینەما بەبێ ئەوە ژیان لە ناوەچێ. زیرەکی دەستکرد وەک شمشێرێکی دوودەم وایە، ئەتوانی زۆر کێشەی پێچارەسەرکەی بە خێراییەک زۆر زیاتر لە توانای مرۆڤ، یعنی بە ملیارات جار لە توانای مرۆڤ. گرنگە ئەوەیە ئەو سیستمەی کە زیرەکی دەستکردی لایە. ئێستا زیرەکی دەستکرد لە ژێر کۆنتترۆڵی دەوڵەتیش دەرچووە، لە ژێر کۆنتترۆڵی چەند کۆمپانیایەکە لە جیهانە. ئایا ئەو کۆمپانیانە زیرەکی دەستکردەکەنە خزمەتی ژینگە و مرۆڤایەتیەوە یا لە پێناو کەڵەکەکردنی زیاتری سەرمایەیە؟ چکە بەڕاستی ئەگەر لە قۆناغەکانی پێشووی بەرهەمهێنان پێش زیرەکی دەستکرد سەرچاوەی با بڵێن سەرمایەیەکی مادی فیزیکی خاڵێکی بەهێزی سەرمایەداری بێ لە خولی بەرهەمهێنانە. ئێستا سەرمایەی زانیاری سەرمایەیەکە کە لە زیرەکی دەستکردا ڕۆڵی گرنگ ئەبینێ لە کەڵەکەکردنی کاڵایە. گرنگ لای ئەو سیستمەیە. ئەو سیستمە ئەگەر بیەوە بیخاتە خزمەتی ژینگە بڵێ زیرەکی دەستکرد زۆر جوان ئەتوانێت خزمەتی مرۆڤایەتی بکات. ئەگەر بمانەوێ بەڕاستی ئەمە بە دوای چارەسەرا بگەڕێین، زیرەکی دەستکرد و هەر ئامێر بۆ خۆی ئێستا سەرچاوەی نەعەدالەتی کۆمەلگایە لەسەر گۆی زەوی. چارەسەری ڕاستەقینە ئەوەیە دووبارەی ئەمە بگەڕێینەوە بۆ عەدالەتی کۆمەڵایەتی. عەدالەتی کۆمەڵایەتی لە هەر تەنا بریتی نییە لە بەیابەشکردنی داهات بە شێوەیەکی عادیلانە، بەڵکو بریتەیە لەوەی کە هاوسەنجی سروشت ڕابگرین بۆی بتوانین ژینگە بەردەوامی خۆی هەبێ، بتوانینەوە زەمانەتی یا مسۆگەرکردنی ژیانی نەوەکانی ئایندە بکەین. یعنی سیستمی بەرهەمهێنان لە خولی بەرهەمهێنانی سەرمایەداری 4 پایە ئەساسی هەیە. 4 پایە ئەساسی: یەکەمیان سەرچاوەی سروشتی، دووهەم هێزی کار، سێەم سەرمایەی مادی، چوارەم ڕێخستن و پسپۆڕیکردن. ئێستا زیرەکی دەستکرد ئەتوانێ لە شۆڕشی چوارەمی پیشەسازیە سەرمایە ئەگۆڕێ لە سەرمایەیەکی مادیەوە بۆ سەرمایەیەکی زانیاری. ڕێخستن و پسپۆڕی بوون ئەوەندەی زیرەکی دەستکرد ئەتوانێ پسپۆڕی بە بەرهەمهێنان بدا. مرۆڤی چی نۆرماڵ ناتوانێ ئەم ڕێخستنە یان پسپۆڕیە وەرگرێ. پسپۆڕەکەی ئەو بەبێ هەڵەیە. خاڵێکی تر سەرچاوە سروشتیەکان لە شۆڕشی پیشەسازی چوارەم لە سەرچاوەی تەقلیدی دەرچوون، بڵێن بۆ نمونە مس و فافۆن و ئاسن و سەرچاوەی وزا وەکو نەوت. لە ئێستادا هەنگاو بۆ هەندێک مەتریاڵی تازە ئەنێرێ کە بەڕاستی پایە ئەساسین لە دروستکردنی چیپە زیرەکەکان، لە دروستکردنی ئەوە ئامێرانی کە بە زیرەکی دەستکردی شەکەن. هەموو ئەم
کێبڕچەیە کە ئێستا هەیە بۆ بەدەستهێنانی ئەو کانزانە سنووربەندە لە نێوان دوو دەوڵەتە، لە نێوان چین و ئەمریکایە. یعنی ئێستا خاڵی ناکۆچی نێوان ئەو دوو هێزە لە دنیاە لەسەر بەدەستهێنانی ئەو مەتریاڵانەیە. بە تایبەتی هەندێک مەتریاڵی تازە هەیە بەڕاستی ناوەکانیان ئەوەندە قورسن من پێم لەبەر نەکرا. ئەو 5-6 مادەیە کە ئێستا چین توانوێتی بەدەستی بێنێ ڕۆڵەشی گەورەیە بینن لە بەرهەمێنانی زیرەکی دەست کرد. شۆڕشی چوارەمی پیشەسازی ڕۆڵی وڵاتە هەژارەکانی تیانە. وڵاتە هەژارەکان هەژارترە بن، وڵاتە هەژارەکان نامۆترە بن، بەرهەمێنانی نیشتیمانی نەتەوەیی نامێنێ، تەنا ئەبن بە تاشێکی بەکاربەر، تاشێک بۆ ساخردنەوەی ئەو کاڵایانەی کە ئەوان بەرهەمێنن. ئێستا ئەم وڵاتانەی ئێمە توانای بەرهەمێنانی کاڵای نامێنێ لە ئایندەیەکی نزیکە. مرۆڤایەتی ئێستا لە قۆناغی گواستنەوەیە، لە شۆڕشی چوارەمی پیشەسازی بۆ پێنجەمی پیشەسازی، لە تاکسەمسەری جیهانەوە بۆ فرەجەمسەری جیهان. شۆڕشی چوارەمی پیشەسازی خەسڵەتی ئەم شۆڕشە ئەوەیە کە پێکهاتەی هەندێک چەمک زۆر گۆڕانکاری بەسەردێ، بۆ نمونە دەوڵەت یاخود ئەخلاق کە ئەمانە پایەکن بناغەیەکی سەرەکی بوونە تا ئێستا لە پەیوەندی مرۆڤایەتیە کە توانیوێتی ڕێخستنێک دروستکە. شۆڕشی چوارەمی پیشەسازی هەموو پێکاتانە گۆڕانکاری بەسەردێ. مرۆڤ جارێکیکە پێویستی بە ناوەندگیریەک نییە بتوانێت خانوویەکی هەبێ بچێت لە دایرەی تاپۆ تەسجیلیکە، نا ئەتوانێت لە ڕێگەی تەکنەلۆژیایە کە ناوی بلۆکسێنە، لە ڕێگەی ئەو ئەکاونتەی کە خۆی هەیەی، ئەو بلۆکەی کە خۆی دروستی کردووە هەموو ئاڵگۆڕێک بکە. گۆڕانکاریەکان بەڕاستی هەر ئەوەندە نین با بڵێن لە ڕووی ئیداری یا لە ڕووی دەوڵەتداریەوە، تەنانەت لە ڕووی پێکاتەیی مرۆڤەوە گۆڕانکاری زۆر گەورەیە. ئێستا ئەمان لە هەوڵی ئەوەیان کە مرۆڤ جارێکیکە با بڵێن بتوانێت لە دەرەوەی ڕەحمدانی مرۆڤ منداڵی ببێ، لە هەوڵی ئەوەیان کە بتوانن با بڵێن ئەو چیپەی کە باسمان کرد بچۆن بیکەنە لەشی مرۆڤەوە. یعنی خۆیان دەرچیان بەوە کردووە کە ئێستا ژینگەی گۆی زەوی چۆن پیس بووە. ئێستا لە هەوڵی ئەوەیان چۆن بتوانن بە کەمترین تێچوو ئەم با بڵێن ساروخە فەزاییانەی کە ئەینێرن لەسەر ئاسمان بتوانێت بە کەمترین تێچوو. لەم پێناوەیە ئێستا بیرۆکەی دروستکردنی ئەسانسەرێکی کارەبایی دروست بووە کە توانای هەڵگرت 10,000 بەقەد بورزی دووبەی کە 10 کیلۆمەتر بتوانرێت بەرز بێتەوە هەموو پێویستەکان بگەێنرێتە ئەو فەزاییانەی کە دێنە خوارەوە بۆی بتوان جارێکی کەنێنزە. هەموو ئەمانە ئێستاوان لە هەوڵی ئەوەیان کە بتوانن شارستانیەتێک لەسەر هەسارەکانی کە دروست بکەن لە ڕێگەی پرینتەری نەوەی چوارەمەوە باشە کە توانایی بڵێن ئەوەی هەیە زەمەنیش هەر نەک هەر 3 دایمنشن هەر سێ بوعدەکە بتوانێت ڕەهەندی چوارەمیش کە زەمەنە داخڵکە. هەموو ئەمانە ئەوەمان پێڵێن کە ئێستا خۆیان دەرچیان بەوە کردووە ئەم ژینگەیە بۆ ژیان ڕەنگە نەمێنێ. بیر لەواکەنەوە ئینەمە ئەم هەموو پارە و ملیاراتەی کە لەسەر ئەم لەسەر ئەم گۆی زەوی سرف کرایە ڕەنگە ئێستا هیچ کێشەیەک نەبووە ئەوان سەرفێکەن لەسەرەوەی گەیشتن بە فەزایەکی خارجی. هەموو ئەمانە پێمان ئەڵێن بەڕاستی ئەم ژینگایە لە خەتەرایە. با ئێمە گریمانە بکەین ئەگەر زیرەکی دەستکرد بتوانێت مرۆڤێک دروست بکە، بڵێن هەنگاوی ژینگەیەک دروستکە کە ژینگەیەکی دەستکرد بێت. لە ئێستا هەنگاوە نراوە با بڵێن زراعەی مایی با بڵێن کە تۆ دارێک لە زیاتی ئەوەی لە خاکە بچێنرێت لە ئاوا چێنرێت لە سایی نانۆ تەکنەلۆژیایە ئەو ڕێگەی کە پێویستی بە 3 مەتری 4 گۆشە هەیە بۆی ئەو ڕێگە بڕوێ. ئێستا ئەوان ڕەنگە بتوانن لە گڵێکا بیچێنن کە لە بوتڵێکی لترونیوی ئەو زیاتر گڵی نەوێ. بەڵام هەموو ئەمانە ئەو پرسیارە جەوهەریە دروست دەکەن. هەموو ئەو بەرهەمە سروشتیانەی کە مرۆڤ بەکاریێنێ بۆ گەشەکردن بۆ ژیان بۆ مانەوەی ژیان وەک خۆراک، هەموو ئەو پێکهاتایی کانزایانەی هەیەە لە ڕێگەوە وەریەگرێ.
لە ڕەگە و لە خۆرەوە وەریەگرێ. ئەگەر تۆ هەر بەرهەمێک بەرهەم بێنی بەرهەمێکی دەستکرد بێت ناتوانێت ئەو بەها خۆراکیە دروست بکە کە ژینگەی تەندروست ژینگەیەکی نۆرماڵ دروستیەکە. ئەوەندەش بزانە لە ڕاستیە سروشت سەبری زۆرە لەگەڵ ئێمەیە. ژینگە ئەوەندە نەزانی تووڕا بێ. یعنی بۆ نمونە ئەگەر دوو لە ڕوویەوەی هێسترێک کە زمانی خۆی لە عەسکەری بارێکی زیاریان لێ بدا ئینتیحاریە کرد. توانای نەبوو چووکە لێ ئێستاسە ژینگە تووڕێی خۆی پیشان داوە. ئەم سوپەرسێڵانەی کە ئەیبینین کە بارانێکی بەتاو دێت هەمووی دەرەنجامی تووڕەبوونی ژینگەیە. ژینگە لە پێش ئێستاشە چەند جارێکیکە خۆی ئابدەیت کردوێتەوە. ئەگەر ئێمە هەر تووڕێکەین من پێم وایە ئەم گۆی زەویە ژیانی تیان نامێنێ. چارەسەر بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن تەکنەلۆژیا شتێکی خراپە. چکە تەکنەلۆژیا هەموو ئەو دەستکەوتانەی کە ئێستا مرۆڤایەتی ژیانی مرۆڤایەتی ئاسان کردووە بەرهەمی تەکنەلۆژیایە. بەڵام بخراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆ ئەوەی ڕۆڵی مرۆڤ نەهێڵێ ئامێر بخاتە جێی ئەمە جێی پرسیارە بەڕاستی. لە ڕاستیە گەڕانەوە بۆ ژینگە تەنها هەر ئەوە نییە ئێمە کۆڕێک ببەستین یاخو ئەبێ مرۆڤایەتی خۆی ئامادەکا بۆ چارەسەر. یەکێک لەو فەرهەنگانە ئەو کولتورە لیبراریەی کە ئێستا زاڵە لەسەر جیهانە وە کولتوری کە سیستمی دیجیتاڵی یارمەتی گەشە سەندنی ئەو کولتورەی داوە بەرخۆریە. مرۆڤ ئەبێ لە ئێستاوە بزانێ چەند مەسرەفگەرا بێ ئەوەندە زیاتر ژینگە پیسەکە. ئەبێ مرۆڤ بگەڕێتەوە بۆ سروشت ڕازی بێ بە شتی کەم. چونکە بەڕاستی ئەو هەموو بەرهەمهێنانە زۆرە یەکێک لەو هۆکارانەیە کە ژینگەی پیس کردووە. ئامێرەکانی بەرهەمهێنانیش لە پێناو قازانجە ئەو هەموو کاڵا زۆرە بەکارهێنان. یەکێک لەوە بێ کولتورێک ئیش بۆ دامەزراندنی کولتورێک بکرێ کە مرۆڤێک بێت یعنی بەرەو پاشەکەوتکردن بڕوە. یعنی ڕوحی پاشەکەوتکردنی هەبێ، ڕوحی ئەوەی هەبێ کە با بڵێن مەسرەفگەرانە بێ، دەست بگرێتەوە لە شتەکان. یعنی بۆ نمونەیەکت بۆ ێنمەوە. ینی خەڵک کتێبێکی زۆرە کڕێ، کتێب سەرجاوی فکرە، بەڵام پێویست بە هەڵگرتنی کتێب ناکە کە تۆ جارێتر خوێنتەوە بیدەبا یەکێکیکە بیخوێنێتەوە یا جلوبەرگ پێویست بەو هەموو جلوبەرگە ناکە. ئەگەر ئامانج لە جلوبەرکردن کۆمەڵە شتێک بێ ئێستا بۆ بە ئامانجێک بۆ بە شتێکی مەسرەفگەرایی مۆبایل. یعنی مۆبایلێک ئەتوانێت کارێکت بۆ بکە، بەڵام لەبەرەوەی ئێستا کولتوری دیجیتاڵی بەهای مرۆڤ لەو کاڵایە بینێتەوە کە بەکارهێنێ. هەموو ئەمانە واکە کە ئێمە ببین بە ژینگەکەمان زیاتر پیسکەین لەو هەموو کۆنکرێتەی کە چۆ بە ئاسمانە. بەڕاستی هەر لە دەستەواژەی ژینگە بەم هەموو تەلارانە ئەوترێت غاباتی سمنتیە با بڵێن. ینی دارستانی کۆنکریتی، دارستانی چیمەنتۆ کە چۆ بە ئاسمانە. هەموو ئەو سێرڤەرانەی کە دانراون، هەموو ئەو شتانەی کە ژینگە پیسەکە ئەبێ مرۆڤ گەڕێتەوە بۆ ژینگە. لە ڕاستیشا ئێستا ڕێکخراو زۆرە لە ئەمریکا، خەڵکانێکی زۆر هەیە کە ڕانەوە بۆ ژیانی سەرەتایی دەستی پێ کردووە. لەبەرەوەی کێشەکانی هێندە ئاڵۆز بووە، مرۆڤ بێ بە دوای چارەسەر بکڕێ. ژینگە دایکی مرۆڤە، مرۆڤ کوڕی ژینگەیە. هەرچۆن ئەگەر لە دەرەوەی ژینگە بژێ من پێم وایە کەسێکی نوقستانە، کەسێکی بێهەستە.